هەر کارێکی چیرۆکێکی مێژووی لە پشتەوەیە. کارەکانی تەنیا خولیایەکی هونەری نییە، بەڵکو هەڵگری پەیامی جۆراوجۆرن لە گێڕانەوەی مێژووی کورد و فەلسەفەی ئاینە جیاوازەکان و کەلتوری کوردی. هەموو ئەو کارە سیرامیکانێک کە کردومە بابەتێکی مێژووی، بابەتێکی کللتوری لە پشتێوێتی، هیچ کام لە کارەکان تەنها جوانکاری نییە، تەنها بابەتێکی هونەری جوان نییە جوانکاری بێت، بابەتێکی مێژووی لە پشتە، چیرۆکێکی کللتوری جوانی لە پشتە. ئیتی چیرۆکەکان ئاینیە یان میلیە و یان سیاسیە، ویان هەنێ بابەتی عادەت و تەقالیدی ڕۆژانەیە. کارەکانم بەوە جیا ئەکرێتەوە کە هەموو پارچەیەک باز لە بابەتێکی مێژووی ئەکات. مەهاباد جەمال ژنێکی هونەرمەندی شاری سلێمانیە. 20 ساڵە لە ڕێگەی کاری سیرامیکەوە ڕابردوومان بۆ دەگێڕێتەوە و مێژووی گەلی کورد بە شێوەیەکی دیکە دەنووسێتەوە. ڕۆژانەش لە ناو گەلەریەکەی سەرقاڵی نەخشاندنی کاری هونەریە. سەرەتای کاری هونەریم بە ڕەسم دەستم پێ کرد، بەڵام وردە و دەچوومە ناو کاری سیرامیکەوە. کاری سیرامیکیش بە مودەتێکی کەم مێژوم تێکەڵی کارەکانم کرد، بەڵام زۆربەی چالاکیەکانم لە گەلەرێکی خۆمایە، گەلەری ئاهوو کە نزیکەی 4 ساڵە دامەزراوم گەلەریە. مەهاباد لە هەموو کارەکانیدا گڵی ناوچەکانی کوردستان بەکاردەهێنێت، چونکە دەیەوێت کارەکانی بە تەواوەتی زادەی خاک و نیشتیمانەکەی خۆی بن. ئەم گڵی کە من کاری پێەکەم گڵی سووری گەرمیانە، گڵی منتیقەی تقریبان دووس خورمات و ئەلە و منتیقەیە گڵەکان بۆ هێنن. ئەم گڵە سوورە کە ئەگاتە دەستم تەبعاً گڵە ئەیکڕم، ئەو گڵا هێنم ئەی بێژمەوە، ئەیکەمە ئاوە ئەنیشێت، ئاوەکەی لێ جیاکەمەوە تۆزە خەستە بێتەوە، ئەیکەمە سەرگوێنی، ئەینجا دوای دەسەکەم بە شێلانی. تەبعاً هەموو ئەم عەمەلیانەی کە ئەیکەم قۆناغ بە قۆناغ قورسە، بەڵام من چێژ لە ئامادەکردنی قوڕەکە ئەبینم. ئامادەکردنی قوڕەکە بەشێکە لە کارەکەم، چکە نامەوێت گڵێک بەکاربێنم کە خۆی شێلرا و حازر و ئامادەیەتە بەردەسم، ئەوە لە دەروی وڵاتەکەی خۆمێت. من گڵی نیشتیمانەکەی خۆم بەکارهێنم. جامی چلکلی لە یەکێکە لەو جامانەیە کە زۆرینەی مناڵانی سلێمانی بەم جامە شۆراون، فەلسەفەیەکی زۆر جوانی لە پشتام جامە. چل ڕۆحی پاک هەیە، چلی خراپ دەرەچێت لە ڕۆحی ئەو مناڵەیە، لە حەوتە حەمامە یا لە چلە دەرکردنی مناڵەکەیە بەم جامە شۆرێت. زۆربەی مناڵانی سلێمانی بەم جامە شۆراون. من ئەم جامەم دروستکرێتەوە بە سیرامیک وەکو ئەوەی کە بابەتێکی فۆلکلۆرە ئەمە بمێنێت بژێتەوە جارێکی تر. هەر کارێکی مەهاباد باگراوندێکی گەورەی مەعریفی و فکری لە پشتەوەیە، چونکە پێش دەستکردن بە هەر کارێک چەندین سەرچاوە بە زمانە جیاوازەکان لەسەری دەخوێنێتەوە و دواتر دەیکات بە شاکاری هونەری. پەیامی من بۆ نەوەی داهاتووە، بۆ مناڵەکەمە کە گەورا بێت، فۆلکلۆرەکەمان بناسێت، کللتورەکەمان بزانێت، ئاینەکەمان بزانێت، مێژووەکەمان بزانێت. من کار لەسەر ناسنامەی میلەتەکەمەکەم، هەر میلەتێک کار بۆ ناسنامەکەی ناکاواتە وونە. هونەرمەندەکانە بێ خۆیان هەوڵبەند خۆیان بە کارەکانی خۆیان بژێنن. ئەو کارانی کە لەناو گەلەرەکەی منە ئەفرۆشرێت زیاترە و کەسانەیە کڕن کە ئەجنەبین. کارەکانی ئەم خانمە دەزڕەنگینە لە چوارچێوەی ژوور و هۆڵەکاندا نەماونەتەوە، بەڵکو گەیشتونەتە شوێنە گشتیەکانی شارەکەش و لە چەند شوێنێکی گشتیدا کارەکانی نمایش کردووە.
شاکاری گڵجۆشی گۆران ئەو کارە سیرامیکەیە کە بەرزێکی 4 مەترە کاری منە ناو پارکی ئازادی داماناوە ئەو کارەیە کە دڵخۆشماکە بەڕاستی کۆمەڵە خەڵکی زۆر سەردانی کارەکەکەن ڕسمی لەگەڵەگرن ئەوە جێشانازیەوە من گۆرانی شاعیر ئەو تاکە شاعرەیە کە زۆرترین شیعرەکانی بەس لە جوانی و نیشتیمان پەروەری ئەکات کۆمەڵی لە پارچە شعرەکانی هێنا کردم بەم کارە ئەم کارش تەنها کارێکی سیرامیک یا تەنها پەیکەر نییە تەنها نووسین نییە ئاوێتەیە کە لە نووسین و شعر و پەیکەر و سیرامیک هەندێک بیناسازیشمان تیا بەکارهێنا وەکو بابەتی قەڵایەکمان لێ کردووە دیزاینەکەمان لە قەڵاکۆنەکانی سلێمانی وەرگرتووە کە بەو شێوەیە بووە. مەهاباد تا ئێستا 3 پێشەنگای تایبەت بە خۆی کردووەتەوە و بەردەوامیشە لە کارە هونەریەکانی و نەخشاندنی مێژوو و کەلتوری کوردی بە سیرامیک. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.